ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. بیسەرانی خۆشەویست بە بەرنامەیەکی تری لاپەڕا هاتینەوە لاتان. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان سەبارەتە بە پرسی ئابووری. لە هەموو ڕاهەندەکانەوەکەوە ئابووری چییە و چی کاریگەریەکی لەسەر کۆی گشتی تاکەگانی کۆمەڵگە و ژیانی هەمومان دەبێت. بۆ مەبەستانە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگەڵ هەواڵ زەروان شەماڵ، گەریلای یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یارەکە. هەواڵ زەروان سەرتا بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. سپاس دەکەم، هەمووی بخێر. هەر بژی مەمنون. هەواڵ زەروان سەرتا لەوە دەست پێ بکەین، یعنی پێناسەیەک بۆ ئابووری چییە؟ بێگومان مژاری ئابووری بخۆی گەلێکی بابەت لەخوا دەگرە. بژوژیانی تاک و کۆمەڵگە بگشتی پەیوەندی خوا بە ئابووری هەیە. ئەو شتێکە بە کورتاسی هەموو شتانی کە دابین و دەبارەی ژیانە ئینسان ڕۆژانە دەکەن و ڕەنجی کە بۆ ئەو دەدرێ هەموو دەکۆ گشتیدا بە مژاری ئابووریان بەناو دەکرێ. ڕەنجی ڕۆژانەیەکی ئینسان بۆ دابینکردنی بژی ژیانی ڕۆژانە کە خەرج دەکە دەدا سەرف دەکە و ئەنجامی ئەودا بەرهەم بەدەستێنە، ئەوانە دەبن مژاری ئابووری وەک ئابووری ئەتوانن پێناسە بکەن. بێگومان مەسەلەی ئابووری گرێدای بە ئینسان مەسەلەیەکی کە نو پێناسە بۆی دەکرێت نییە. مەسەلەیەکی بە ئەوەندەی دی تاریخی ئینسان و مێژووی ئینسان و کۆمەڵگەی ئینسان دوور و درێژایی هەیە. دەم لە هەندێک تاریخە بە شێوازین جودا جودا پێناسە کرا بەژی بەگشتی مژاری کە ئابووری لە خۆی دەگرێت مژاری بژی ژیانین ڕۆژانەی ئینسان کۆمەڵگەکان دەبێتە مژاری ئابووری. ئەتوانن کورتاسی لەم چارچێوە مەسەلەی ئابووری پێناسە بکەن. هەواڵ زەروان، ئەی پەیوەندی ئابووری بە ژیانی تاکەکانی کۆمەڵگەوە چییە؟ بەوە بە تایبەت لە ڕۆژی ئەمڕۆدا کوا دەبینین کاریگەری لەسەر ژیانی هەمووان دەکات. بێگومان مەژاری ئەمڕۆ نییە کە ئابووری باندۆر و ڕێوی لەسەر تاکی کۆمەڵگە ئانژی ماڵبات بنەمەڵان دەکەن. لە هەموو بە درێژایی دیرۆکی ئینسان تاریخی ئینسان پەیوەندێکە لەم شێوازە هەیە، چونکە تاکی کۆمەڵگە ئەنجامدا ئەندامی کۆمەڵگەی خۆیەتی. تاک ئابووری نابێ، ئابووری کۆمەڵگەی، ئابووری شتێکی کۆلێکتیڤێت، شتێکی شەریکیە، شتێکی هەوبەشیە، شخصی تەنها نابێ. بێگومان شخص بەشدار دەبێت، تاک بەشداری چالاکیەکانی ئابووری دەبێت. لێ ئابووری بخۆی مژارێکی کۆلێکتیڤ و مژارێکی هەوبەشیە. ئەندازەی بەشداربوونی تاکی کۆمەڵگە بۆ بژی ژیان و چالاکیەکانی ئابووری گشتی ڕۆل و ڕستی یانجی ڕەوشی و ئاستی ئەو تاکی کۆمەڵگە لە ناو کۆمەڵگە دیار دەکە. یعنی بە پێی بەشداربوونی چالاکیەکانی تاکی کۆمەڵگە بۆ بەدەستێنانی دەرامەتی بژی ژیانی بۆ بژی ژیانی کۆمەڵگە ئەنجام چالاکیەکانی تاکی کۆمەڵگە لە ناو کۆمەڵگە دیاربوونی یانژی با بژن وەک دەستاواژە با بژن شوونی جیگ و پێگەی دیار دەبێت. بۆیە دە چارەکی ئابووریدا دە هەر تاکی کۆمەڵگە بەپی چالاکیەکانی خۆی لە ناو ئابووری و ئەکسترا لە چالاکیەکانی کۆمەڵگەی دیکە دەشی ڕەنگبێدانی دەبێت و بوو جیگە و پێگەی دیار دەبێت. بۆیە هەر تاکی کۆمەڵگە لەو بەشداربوونە کە دەبێتە بەشداربوونی ئابووری هەوبەش ئێمە پێ دەڵێن کە بەناو دەکەن پێناسە بۆ دەکەن چالاکیەکانی تاکی کۆمەڵگە شوون و پێگە و جیگەی تاکی کۆمەڵگە لەناو کۆمەڵگە و بەشداربوونیش بۆ چالاکیەکانی ئابووری دیار دەکەن. هەواڵ زەروان، ئەو شوێنێکەوە باست کرد لە نێو خانەوادەدا چی ڕەنگدانەوەیەکی دەبێت کەەوە هەر تاکێک پێویستەکەکەوە ڕۆڵێکی هەبێ لە نێو خانەوادەدا. ئێستا هەندێک کات دەبینین کەەوە لە نێو خانەوادەدا کەسانێک بێڕۆڵ دەکرێن، یان لە ئابووریە هیچ ڕۆڵێکیان نییە لە بەدەستێنانی ئابووریدا یان کارکردندا.
ئەوە پەیوەندی بە شێوازێکی ئابووری ئەنجی ئەگەر بێڕێنکردنی یانجی بێڕۆڵکردنی هەبە ئەوە گرێدرای بە ئابووری هەوبەش نیە، ئەوە گرێدرایە بە ئابووری یانجی شێوازی بەدەستهێنانی فینانسی سەرمایەداری و دەسەڵاتداری و دەگەرێتە بۆ مەسەلەی تاڵانکاری نەخۆ لە ناو شێوازی ئابووری هەوبەش ئەگەر بناماڵا وەک ماڵبات بێ وەک جوواک بێ ئەوانە بێ لە ئابووری هەوبەشدا تاکەکانی کۆمەڵگە بێڕۆڵ نابن. تاکەکانی کۆمەڵگە هەمویان لە ناو ئابووری لە ناو بەشداربوونی چارەکیەکانی ئابووری لە هەر کەسێکی جیگە و پێگەیەکی خۆی هەیە. دوێ لە بیرمانە چێ مەسەلەی ئابووری چونکە پێناسەی کە یەکەم پێناسەمان پێکرد ئابووری چییە لەوەڕە لە کۆمەڵگەیەکانی یۆنانی کۆن کە پێمان ماوە مەسەلەی ئەکۆنۆمیە، مەسەلەی شتە پێناسەی ئەکۆ واتە ماڵبات و یاساکانی ماڵباتن، شێوازی یاساکانی ماڵباتە. لێرە ئەگەر کە بگەرنە بۆ کۆمەڵگەی خۆمانی کوردی ئابووری یعنی ئاداوات و ئەمرازی کە دەتوانن ڕۆژە ئاژی دەمان ببۆرینن کات ببۆرینن ئەو ئامرازانەی کە ئەنجامی ڕەنج و چالێکیەکانی ئینسان تاکەکانی ماڵبات و جوواک و کە بەشدار دەبن و بەرهەم بەدەستێنن لەسەر ئەو بەرهەمانە ڕۆژانی خۆی ئەبۆرینن لەسەر ئەو پێناسەی کراوە گرێدای بە ڕەنجە بۆی کە لە لێرە لە ئابووری هەوبەشە تاکی کۆمەڵگە یانجی تاکی ماڵبات لە ئابووری هەوبەشە بێڕۆڵ نینە، بێجی نینە، هەر کەسێک ڕۆڵ و ڕستی خۆی هەیە. بەڵام لە سەردەمانی ترکە ئەمە دەگەڕنە بۆ سەردەمانی ئایلە دەوڵەتی و یانجی دەوڵەت بە شێوازی داڕشتنی دەوڵەت و یاسای دەوڵەت بۆ ماڵبات و ئایلە و جوواک و کۆمەڵگە و یاسادانانی دەوڵەت ئەوەی تر بە پێ توانانی مەسەلەی بەشداربوونی تاڵان و چەکداری و ئەمانە ڕۆڵ و ڕست دیار دەکەن. بەڵام لە کۆمەڵگەی سروشتی کە ئێمە پێ دەڵێن کۆمەڵگەی لە ناخی سروشت بۆ خۆی بژوژیانی خۆیان دابین دەکەن لەناو ئەم کۆمەڵگەیە لەناو ئەو ماڵباتە شتێکمان نییە کە بڵێن تاکێکی ماڵبات لەناو ماڵبات لەناو جوواکە بێڕۆڵ بە یانجی ڕۆڵی لێ ستراند بە هەر ئەندامێکی ماڵبات هەر ئەندامێکی ئەو کۆمەڵگەی کە هەیە بەشدارە بۆی دوو شێواز شتمان هەیە لە پێواژۆی دەسەڵات و سەرمایەداری و پێواژۆی ئابووری هەوبەشی جوواکی پێناسەمان دگۆڕن بە پێ ئەمانە پێناسەمان دگۆڕن ژێر کە تیربوونیان ئاژی ڕوانگەمان زیاتر لەسەر مەسەلەی ئابووری هەوبەشە ڕۆڵ و ڕستی هەر تاکێکی کۆمەڵگە لەناو ئابووری هەوبەش چۆن لە دیرۆکدا چۆن هاتوویە لە تاریخدا چۆن هاتوویە ئینسانەکان بە سەد هەزاران ساڵ لە ناخی سروشتە ئابووری خۆیان ژیانی خۆیان دابین کردونە ڕابووریەکی لە دوێ خۆیان هیشتنە شونپیان لە ناو مەسەلەی ئابووری بژی ژیان هەیە بەرمایەکانیان هەنن شۆپیان هەنن جیگەیان هەنن کە ئەم لەم تاریخە گەورە درێژات تەماشادکردن دەزانن کە لەناو ئەم تاریخە کۆنا جیگە و پێگەی هەر تاکێکی کۆمەڵگە ئاژی ماڵبات جی خۆی دیارە بێگومان ئەمە ئەتوانن ئەمە پێناسەیەکی وا بکەن بە پێی ئاستی چالێکبوونی تاکی کۆمەڵگە ڕۆڵ و ڕستی دەگرێتە سەر خۆی. ئێتر ئەمە تاکی کۆمەڵگەی مێر بە تاکی کۆمەڵگەی ژن بە تاکی کۆمەڵگەی گەنج بە تاکی کۆمەڵگەی مناڵ بە هەرکەس بە پێی ئاستی خۆ بە پێی توانە و وزەی کە کۆمەڵگە بۆ بەخشوێتی و تەمەن و تێگەیشتنێک کە لە ناو کۆمەڵگەی خۆیدا هەیە بە پێی ئەمە دەرەنجامی چارەکیەکانی خۆی پێناسە و ڕستی خۆ ڕۆڵی خۆ لە ناو کۆمەڵگەی خۆی ئەبینێتەوە. هەمان زەروان ئەی چی کاریگەریەکی لە دروستبوونی بابەتی کۆمەڵایەتی بوون یان کۆمەڵگەدا هەیە؟ یعنی ئابووری تا چەندێک توانیوێتی لە کۆبوونەوەی مرۆڤەکان بەیەکەوە لە سەرەتای مێژووەوە هەتا وەکو ڕۆژی ئەمڕۆ ڕۆڵی هەبێت؟ ئەوەژی بێگومان دەگەڕێتە بۆ سەر چالێکی ئابووری بە لە بیرمان نەچێ. چەند خاڵمان هەیە لە بنگەهدا بۆی گشتی زیندەوەرەکان کە
پێویستە هەیان بۆ بەردەوامبوونی ژیان جگەی خۆیان شوونپێ خۆیان لە ناو ژیان بەردەوامی ژیاندا هەبە چەند سەرخاڵی ئەساسیمان هەنە کە پێویستە هەر زیندەوەرێکی ئەمانە دابین بکە. یەک مەسەلەی خواردنە، دوو مەسەلەی خۆی بەجیکردنە، سێ مەسەلەی سێوزیە، چوارە مەسەلەی خۆپاراستنە. بواتە مەسەلەی بەردەوامیدان بۆ ژیان پێویستی بە ویزەی ژیان هەیە. ویزەی ژیان لە چ بەدەست دەکەوە؟ ئان لە ڕاوکردن نێچیرکردن، ئانژی لە کۆمکردنی ڕواک و بەرهەمن سروشتی غەزایی. باشە هەر بەرهەمێکی خواردەمەنی دەبێت بە مژاری ئابووری؟ بێگومان هەموو بەرهەمێکی خواردەمەنی دەبێت چونکی بۆ ئەو دەستخستنە ئەو چارێکی گەرەکە، ویزە خەرجکردنە گەرەکە. ئەم ویزە خەرجکردنە دەبێتە سەدەم و هۆکاری چالێکین ئابووری. ئەنجا چالێکیەکانی ئابووری لە ناو کۆمەلگە یان کۆمەلگەبوونی ئینساندا ئەتوانن بێژن پێگەیەکی تایبەتی خۆی هەیە. با بەسەرێکی نەکەن، بەلکی بەسەرێکی نەکەن، چونکە ئەوانی تریش نەبە نابێ. ئەنجا لە کۆمەلگەبووندا کە ئێمە پێناسەی ئینسان کۆمەلگە دەکرد، لە لێرادا کۆمەڵێکی پێناسەی تایبەتمەندی دیکەشمان گەرەکن و ئەوان ئاشیانن، وەلی ئابووری ئەتوانن بژن لە سەرەکێکیانی لە دیاریەکانی پەیوەندی گەشەدانی کۆمەڵگە خاستەکە دروستکە. ئەمە چالێکیەکانی بۆ ئابووری بەدەستخستنی ئابووری ویزەی پێویستی بە ویزەی ژیان هەیە کە ئەنەرژی ژیان هەیە. ئەمانە بێگومان دەبن بەناغەی تایبەتی کۆمەلگەبوون، بەناغەی تایبەتمەندی کە تایبەتن بە کۆمەلگەبوون. چۆبا لە بیرمان نەچە کۆمەلگەیەک ڕاو ماسی دکە، چالێکی ڕاو ماسی کردن بخۆی کۆمەڵێکی پێکەوابوونی کۆمەڵایەتی گەرەک دکە. یعنی پێویستی بەکارێکی هەرەوەزیە، پێویستی بەکارێکی هەرەوەزی هەوبەشیە. یعنی هەوبەشی لێرادایە. بۆیە ئێمە هەنێک پێناسە ناکەن کە لە کلاسیک مارکسیزمدا هەنێک پێناسەی پراتیک بۆ ئابووری کراوە، بەلکە ئێمە ناکەونەوە ئەوانە لە زوانی کوردی خۆمان کۆمەڵێکی پێناسە بۆ ئابووری و گەشەدانی کۆمەلگەی و کۆمەڵایەتی و ئەمانە دەکەن، چالێکی و چاند و کولتور و فەرهەنگ و ئەمانە دەکەن. بێگومان ئەلێ لە بیرمان نەچە بەناغەیەکی تایبەتی هەوبەشیە، هەوبەشە. بۆیە مەسەلا بۆ لە کۆنا ئەگەر بژین بۆ ڕاوکردنی ماسی چی گەرەکە؟ تۆر دروستکردن گەرەک، ئامور دروستکردنی گەرەکە. هەندێک ئامورتینەن، هەندێک دارتینەن، هەندێکی شو تەڕەکانتینەن، هەندێکی دەهونن، هەندێکی دەڕێستن، هەندێکی نەزام چی دیکەن، هەندێکشی چەند دکەوە ناو چۆم و ڕاو دکن و ئەمانە دکە بۆ کۆکردنی گیا و ڕواک و ئەماناژی وایە. هەموو شتێکی گرێدای بە ئەزموونی کۆلێکتیفی هەوبەشی ئەو تاکەکانی ئەو کۆمەلگە خۆی هەیە. بۆیە چالێکیەکانی ئابووری دەبن بەناغەیەکی تایبەتی کۆمەلگە بوون. ئەمە ئەتوانن وابژن. بۆیە فەرهەنگ و چاندی کۆمەلگەیەکان ئەگەر لێ بڕوانن لە کوردەواری خۆمانیش کە هەلپەرکیەکانمان بڕوانن، هەلپەرکیەکەمان گەلێکیان بنگەی خوا لە پێواژۆی بەرهەمهێنانی زیرعات دەگرێت، مەسەڵەن کشت و کاڵ دەگرێت. هەندێکیان بنگەی خوا لە ڕاوکردن دەگرێت، هەندێکیان بنگەی خوا لە هاڕاندن دەگرێت، هەندێکیان بنگەی خوا لە دووراندن دەگرێت، هەندێکیان بنگەی خوا لە کاتی نانکردن دەگرێت. بۆی ئەمەنە هەموو پەیوەندی بە چه هەیە؟ پەیوەندی بە ئابووری هەیە. یعنی فەرهەنگ دروست دکە لە گۆرانی و حەیران و سیاچەمانە و هۆرە و دەنگبێژی و ئەمانە خۆمانیش ئەگەر بیر لە مەسەلەی بکەن، ئەمانە هەموو دەگەڕن بۆ چه؟ دەگەڕن بۆ کاتی چالێکیەکانی بەرهەمهێنان ئابووری، بەدەستخستنی ئابووری. بۆیە پەیوەندیەکانی چالێکی ئابووری ڕەبتی ڕاستەخۆی بەناغی دامەزراندنی کۆمەلگە هەیە. بۆیە بەشداربوونی هەر تاگێک کۆمەلگە بوو ئەم چالێکیەکانە چی دیکە ڕوو لە ڕستی بارز دەکەتەوە. بێگومان ئەمانە تاکە کاسی نابن، ئەمانە گرێدرای بە چیە؟ گرێدرای بە
خەشکردنی ویزەی هەوبەش ڕەنجی هەوبەش هەیە ئەم ڕەنجی هەوبەشە کولتور دروست ڕۆڵی ژن لە وێدا چۆن دەردەکەوێت لە بابەتی ئابووری لە نێو کۆمەڵگەدا و بە تایبەتکەوە ئەوە باسی دەستپێکی مرۆڤایەتیشتان کردکەوە یان کۆمەڵگەی کوردیکەوە هەمیشە بە شێوازێکی هەرەوەزی کۆمیناڵی بە یەکەوە کاریان کردووە لەوێدا ڕۆڵی ژن بە چی شێوازێک دەردەکەوێت تا چەندێ ڕۆڵی هەیە لێرە ئێمە کاتێکە باسی کۆمەڵگە دەکەن بێگومان ڕۆڵی ژن سەرەکیترین ڕۆڵە سەرەکیترین ڕۆڵە بە چەند شێوە سەرەکیترین ڕۆڵە یعنی ئەوە مەسەلە بەلکی زۆر جار ئێمە کاتێکی باسی ئابووری و ماڵبات و ئایلە و ئەمانە دەکەن لەوەردا ڕۆڵی ژن زۆر جار بەلکی مەسەلەی دایکبوون تینە بیری ئینسان وەلی تەنها بە ئەمە پێناسەکردن ڕۆڵی ژن تەنگ دەکەن لە هەبوونی خۆیدا ژن کە لە زمانی کوردیدا پەیوەندی بە خۆڵخکاری و پەیوەندی بە ژیندن و پەیوەندی بە ژیانەوە هەیە ڕۆڵی ژن لە کۆمەڵگەی سەرەتایەکەکان کە دەستپێکی کۆمەڵگەی کۆن ئێمە باسەکەن بەناغەیە سەرەکیترین ڕۆڵی هەیە لە دامەزراندنی ژیانە ڕۆڵی هەیە ینی ڕێگەزی مێ کە لە کوردی مەسەلا ژن و ژیان شتە مێ و ماگ و ماڵ ئەمەنە هەموو دەگەرن بۆ فۆرمی مێبووینە مێبووین با لە بیرمان نەچە لە ئەنجامدا مێرژی بەشێکە لە بیۆلۆژی دابراندن لە بیۆلۆژیای ژن بخۆی کەوا بوو ڕۆلی ناوەند ڕۆلی سەرەکیبوون لێرە واردەگرە بۆیە کاتێک ئێمە باسی ئابووری هەوبەش دەکەن ئەمە باسی ئابووریەکی وا ناکەن کە ڕێگەز پێڕە دیارە ئەمە باسی ئابووریەکی کۆمەڵایەتی هەوبەش دەکەن کۆمەڵایەتی بوون و هەوبەش بوون ئەساسەن لەسەر بناغی مێبوون و ماکبووین پێکتێکەوە پێکاتی ئیتر لێدرادا کاتێکی ئێمە باسی ئابووری هەوبەش دەکەن سەرەکیبوون یعنی ڕستی یەکەمین ڕۆڵی یەکەمین ئەساسی ژنە یان لەسەر ڕەنج و هێبوون و بوونی ژن بخوا هەیە هەڵ زەروان چەندێ ئەم قەیرانانەیەکەوە ئەمڕۆ لە کۆمەڵگەی مرۆڤایەتیدا سەری هەڵداوە دەبینین کەوا سیستەمی سەرمایەداری بەردەوام لەناو قەیراندایە و بەردەوام کێشە ئابووریەکان زەق دەبنەوە بەردەوام لە تەواوی ژیانی مرۆڤەکاندا بابەتی هەڵکشان و داکشانی پارە و بژێوی ژیان و ئەو شتانە هەیە ئەوانە چەندێ پەیوەندی بۆ بابەتەوە هەیەکەوە ژن لە مەسەلەی ئابووری دوور خراوەتەوە یعنی چەندێ پەیوەندی بە بابەتی پیاو سالاری و دەسەڵاتداریەوە هەیە لێرە ئێمە کاتێکە باسی دوو شت دەکەن ئەمە باسی ئابووری دەکەن لە ناو ئابووری بخۆیدا دەسەڵات نییە سەرمایەداری نییە لە ناو ئابووری بخۆیدا سەرمایەداری و دەسەڵات نییە ئێمە باسی بژی ژیانی ڕۆژانەی ئینسان دەکەن وەک هەموو زیندیان وەک هەموو کۆمەڵگەی زیندەوەریان کە مەجبورە خۆی دابین بکە کاتێککە مەسەلەی سەرمایەداری دەکەوێتە ناو مەسەلەیانژی مەسەلەی دەسەڵاتداری دەکێتەوە ناو مەسەلە ئێتر ئێمە باسی ئابووری ناکەن لێرە ئابووری تەواو ئابووری تەواو ئابووری کە تەواو سەرمایەداری ئابووری نییە سەرمایەداری ئابووری نییە سەرمایەداری تالانکاریە لەسەر ئابووری تالانکاریە شێوازێکی تالانکردنە تالانکاریە بەدەستە سەرکردنە بەدەست سەرکوتکردنی کۆمەڵگە و لە ئەنجامی سەرکوتکردنی گشتی کۆمەڵگە بەدەستبەستنی بەرهەمەکانیانە ئەمە پێڵێن سەرمایە هەوی کە ئەمە پێڵێن سەرمایە و سەرمایەداری لێدان باسی ئابووری ناکەن بۆیە زایدێنی کە لەسەر کۆمەڵگە دروست کراوە بە چەند جۆڕەهەی خۆی کە هەیە یەک بە جۆڕەی خۆی بیردۆزی دوو بە جۆرەی خۆی هێزی سەرکوتکراو سێ بە هێزی مانەوی کۆمەڵگە کە بە دەستە سەر کراوە هێزی مانەوی کۆمەڵگە ئێمە باس دەکەن چییە بنگهتا ژن بنگهتا ژنە سیستەم سەرمایەداریانژی سیستەم دەوڵەتداری کە ئێمە پێ دەڵێن دەسەڵاتداری ئیتر مەرزە لەسەر ئەم بەناغایە دروست بێ بۆ هێژێ ئێمە لێرە باسی جۆرەیەکی سەرمایە دەکەن ئەمە باسی ئابووری ژیانی بژ و ژیانی ڕۆژانە ناکەن بێگومان لەم سەردەمادەژ
بژوژیان و بەدەستخستنی ئابووری هەوڵدان و چارەکیەکانی ئابووری هەیە وەلی ئەوەی کە دەسەڵات و سەرمایە لە ناوکەوتیە ئیتر لێرە ئێمە باسی شتێکە تر دەکەن یعنی بازارە دەستە سەرکرا و ڕەنجی دەستە سەرکرا و بەرهەمین دەستە سەرکرا و ئێمە باسی ئەم دنیا دەکەن لەم دنیاە ژن نییە لەم دنیاە ژن کالەیەکی سەرمایە لەم دنیاە تاک نییە کۆیلە هەیە تاکەکانی چەند بەرهەم دینن چەند پەرە دەکەن چەند قازانج بەدەست دەخن ئەمانە هەن پێناسەی بەپێی ئەمانانن بۆیە کاتێکی ئێمە باسی سیستەم سەرمایەداری دەکەن ئەنژی سیستەم دەوڵەتداری دەکەن لێرە فۆرم و پێناسەکانمان دەگۆڕن لەناو ئەمە کۆمەلگەمان هەیە خۆی دەباری ژیان و ئابووری خۆی بە شێوازێک ژە شێوازان لەژێر ئەم زەخت و فشاراندا ژ بەردەوام دەکەن وەلی ئەوی کە ئەم باسی سیستەم سەرمایەداری دەکەن لەناو ئەمە ئابووری پێویستە بزان بن ئابووری نییە یعنی سەرمایەداری ئابووری نییە واتە بابەتی دەسەڵاتیش بە هەمان شێوەیە یعنی ئابووری هیچ پەیوەندیەکی بە دەسەڵاتەوە نییە بە پێچوانەوە دژبەریان هەیە پەیوەندیەکە بۆ تاڵانکردنە یعنی بە جۆرەیەکە پەیوەندی هەیە وەلی پەیوەندیەکی ڕەنج نییە یعنی پەیوەندیەکی بەرهەمداری نییە بەرهەم نایە بۆ نمونە زەوی ناکەوێت بۆ نمونە شتە ڕاو ماسی ناکە بۆ نمونە ئەرد ناکێ لەو کەشەوازی ناکە و ئەمیشانە ناکە گرێدرای بە ڕەنج نییە سەرکوتی سەر ڕەنج تاڵانکاریە لەسەر ڕەنجی کۆمەڵگەکان لەسەر ڕەنجی تاکەکانی گشتی کۆمەڵگە ئەتر ئەمە ڕێگەزی ژن بێ مێر بێ بەڵام لەسەر ڕەنجی ڕێگەزی ژن ئەنجا بە چەند جۆرە ئەتوانێت سەرمایەداری کۆ بکێتەوە بۆ یژی لە سەردەمی پەرگاڵی سەرمایەداریدا ژن بە چەند جۆرەیە کاڵە کراوە ئەمە مژارێکە تابی بێگومان پەیوەندی بۆ یگەلێن پەیوەندی لە بەدەستخستنی ئەنجامەکەیە یعنی بەدەستهێنانی ئەنجامەکەیە ئەگەر ئەمبێژن هیچ پەیوەندیەکی نینە نا پەیوەندی هەیە وەلی پەیوەندی لە دەمی ڕەنجدا لە دەمی بەرهەمهێناندا لە دەمی کەتدایندا لە دەمی کۆکردندا لە دەمی مژارێکی بەشی بژوژیانی پەیوەندی تاڵانکاری لەسەر ڕەنجی کۆمەڵگەی گشتی ئابووری کۆمەڵگە بەڵێ پرسێکی تر هەیە وەکو بابەتی ئەوەی کەوا خەڵکێکی زۆر کەسانێکی زۆر باز دەکەن کەوا ئابووری پارەیە یان ئەتوانین بڵێن پارە چی ڕۆڵێکی هەیە لە ناو ئابووریدا یان پارە بۆچی بۆ شێوازەی لێ هاتووە هەر کەس بە ئابووری ببینێ هەموو بابەتێکی ئابووری کە باز دەکرێت قسەی لەسەر دەکرێت پەیوەندیدار بە ژیانەوە دەکرێت یەکسەر دەگوترێ پارە یعنی بوون و نەبوونی پارە کەمبوون و زیادبوونی پارە گیرەدراوی بارودۆخی ئابووری دەکرێت یان ئابووری بە پارە هەڵدەسەنگێندرێت هۆکاری ئەمە چییە و دەتوانین بڵێن چی ڕۆڵێکی هەیە پارە لە بابەتی ئابووریدا ئەو بابەتەمان بۆ ڕوون بکەیتەوە بێگومان مژاری پارە لە ناو پیواژۆی ئابووری و بازار ئابووری سروشتیەکانداژی شوێنی هەیە وەلی وەک پارە نا وەک ئاموری پێوگوهارتن ئاموری پێوگوهارتنە مەسەلەی پارە نە مەسەلەیەکی پارە بخۆی وەک سیکە یان سکە یانژی وەک دراو یانژی وەک جاران لە ناو کۆمەڵگەیەکاندا وات هەبوو گوتن هەبوو مەسەلا وەک پەیمانێک بوو مەسەلا ڕەنجی خۆت بە یەک دەگۆڕی بازاری گوهارتنی شتەکان کاڵەکان مەسەلا کەسێکی شتە بەرهەم گەنم دینە کەسێکی بەرهەم جە دینە کەسێکی بەرهەم شوتی دینە کەسێکی بەرهەم شتێکتر دینە کەسێکی بەرهەم هەستنی هەیە کەسێکی بەرهەم شتێکتر هەیە ئەم بەرهەمانە لە بازارێکی یەک دەگۆڕن باشە لەوێدا چی شتێک دیاری دەگاکەوە ڕەنجی کەسێک کەمتر یان زیاتر دەبێت لە بابەتی ئەمانە گرێدرای ڕەنجی کڕین و فرۆتنین ئەمانە گرێدرای بە پێویستیەکانی ژیانە پێویستیەکان شتەکان دیار دەکەن بۆ نمونە ئامورێکی کە ئەسنە ئەسندارێکی تینە بە تەنەکەیەکی گەنم دەگۆڕە ئەمە مەسەلەی شت دیار ناکە ئەمە پێویستی دیار دەکە پێویستی ژیانی ڕۆژانە و ڕەنجی کە لەسەر ئەو دراوە کەسەکانی کە ڕەنجی خۆیان
کەسێک کە گەنم بەرهەم دینە و کەسێک کە ئەسن بەرهەم دینە ئەوانە بۆ خۆیان لە ناو خۆیان دیار دەکەن لە ناو خۆیان تێگەیشتنێکیان هەیە یعنی تێگەیشتنێکیان هەیە کە فیەتی ئەسنەکە تەنەکەیەکی گەنمە پیوانێکی گەنمە دوو پیوان گەنمە ئەمانە واتە وەک ڕۆژی ئەمڕۆ نییە کەەوە سیستەم بە شێوازێکی